ئەو بەفرە لە بۆ دار و درخت و لە بۆ تەواوی ئەو میوەجاتانە زەرەری گەلێک زۆرە یعنی ئەوڕۆ داری قەیسیە بەخوا ئەو ئاماڕاوەشان بە گوڵ و مڵەوە هەموو هاتە خوارێ یعنی ئەوە زەرەرێکی گەورەیە هەر ماڵێکی لێرەکان هەموو ئیشوکاریان ئەو دار و درخت و شتە بەیە ئەلان تەواوی ئەلان بۆ خۆم وەڵای باغێکم هەیە دەوری 700 بنە گوێز و سێوە وڵای خواشە دەزانم خێری لێ نبینم زاداوان لە حکوومەتی ئەوەیە کە لزنەیەکی دەرکە یاوانێکێکی دەرکە عیلازەکن لێ بکە ئەرێ وەڵا چون تەواوی زەرەر و زیانیان ئیوای بەس ئەویشە هیچ ئیشی دیکەینێ نەمعاشەیە نەعیچیە بۆ خۆی و خەڵک و فەقیر و فەقەراتە دەبی بەخوای حکومەت یعنی وانێک کە ئاوڕەکن لێ بداتەوە. بەفربارین مەسەلەن لە کات و ساتی خۆیدا ئەگەر بباری بەرەکەتە بەڵام مەسەلەن لەگەر لە کەتە مانگی چوار لە چوار بەولاوە بەفر بەسەرداباری یان سایاقە بێ دەبێتە زەرەر بۆ دەغڵ و دان بە تایبەتی ئەو دارانەی کە تازە کڵوکەی دەکەن یعنی ئەگەر ئەو دارانەی کە تازە سەری مۆخەکەیان دێتە دەرەوە بەهۆی سەختی بەفر و بەستنەوە ئەو بەرە لە بین دەچی بەنسبەت حکوومەتیش مەسەلەن هەر ساڵێکە ئەو زەرەرە مەسەلەن بەهۆی سەرماوە لەو بەر و بوومەی دەدا کە خەڵک زەرەرمەند دەبێ حکوومەت ئامادەنی هاوکاری ئەو خەڵکی بکە بۆ ئەوەی ئەو خەڵکە دڵی خۆش بێ بەردەوام بێ لەسەر فەلاحەتیکردنەکەی بۆ خزمەتکردنی ڕز و باغەکەی بۆ ئاوادانکردنەوەی ناوچەکەی و هەروەها دەبێتە شوێنێکی گەشت و گوزاریش بە شێوەیەکی زۆر جوان شوێنێکی واشە جوگرافیەکەی وا هەڵکەوتووە هەر دار و بەروبوومەکی مەسەلەن خیار و تەماتەی یان مەسەلەن وەکو میوەجات ئەوانە لەو شوێنە بە تایبەتی منتیقەی حاجومەران و منتیقەی باڵەکایەتی وا جوگرافیەکەی وا هەڵکەوتووە شتەکانی خۆڕسک و بەتامن وەکو خزمەتکردنیش وەڵای حکوومەت کەم خزمەتی جوتیاران دەکات نە دەرمانیان دەداتێ زار کەم وەکو چاوبەستەیە گشتێکیان دەداتێ دەنا بەو پێی نییە کە بیانداتی هاوکاری ئەم بکە وەڵاهی ئەو دارانەی کەوا پۆخیان دەرکردووە ئەو دارانێکەوە پۆخیان دەرکردووە گە شەختە و بند بێ سەرما بێ ئەرێ وەڵا تەبعەن زەربەیە زەرەری وێ دەکەویت.